کانی بوون و مانەوە و زیادبوونی پشێوی لە کۆمەڵگەدا بۆچی دەگەڕێتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەوە بۆ زانینی وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا سەید عوبێد زانای ئاینیم کردووە. مامۆستا زۆر سپاس بۆ بەڕێزت، سپاس بۆ ئامادەبوونیش. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. سپاس بۆ جەنابیشتان کە ئامادەکاریان بەرنامەیەت کردووە و ئینشاءالله بۆ ئومێدەی کە ئێمەش باسێکی لێ بکەین و هۆکارێک بین بۆ عیلاج و چارەسەری لە کۆمەڵگاکەماندا و بێتە مایەی خێر و بەرەکەت بۆ هەموو لایەکمان ئینشاءالله تعالى. بەڵێ مامۆستا بگەڕینەوە بۆ یەکەم ساتی دروستبوونی مرۆڤ کە وەکوڵێ سەرچاوەکەی لە سەیدنا ئادەمی پێغەمبەرەوە سەلامی خوای لێ بێ دەست پێەکە. گفتوگۆیەک هەیە لە قورئانی پیرۆزدا مەلائیکەتەکان بەخوای گەورە کاتێک کە خوای گەورە باز لە دەروون و سیفاتی مرۆڤەکە مەلائیکە بە سەرسوڕمانەوە لە خوای گەورە پرسن چۆن مرۆڤێک دروستەکەی کە هەمیشە هەوڵی فەساد و شەڕانگێزی و خراپەکاری ئەدا. ئایا سروشتی مرۆڤ چۆن پێشاوی مرۆڤەکان مەلائیکەتەکان خراوە تا بەو شێوە ئەوان بەلایانەوە سەرسوڕمان بێەوە بەلایانەوە شتێکی خراپ بێ کەوا مرۆڤێک بەو هەموو دڕندەی و خوێن ڕشتنەوە بێتە سەرزەوی. ئایا مرۆڤ ئەمە سیفەتەکانی بۆ یان هۆکار چیە؟ ئەم گفتوگەی نێوان خوای گەورە جەلە جەلالوهو و لەگەڵ فریشتەکان ئەگەر بۆمان باس بکەین. دیارە ئەو کاتەی کە خوای گەورە جەلە جەلالوهو کە ئیرادەی بوو مرۆڤ دروست بکات لە قورئانە کە ڕاستترین دەقی کەلامی خوایە بۆ ئێمە بە ئێمە گەیشتووە باسێ لەم گفتوگۆیە دەکات. وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدسك قال إني أعلم ما لا تعلمون. ئەم گفتوگۆ سەرەتایەکە بۆ سروشتی ئینسان. خوای گەورە کە ئەفەرمێ جێنشینێ دروست دەکەم، ئایا جێنشینی ئینسانەکان پێشینەکان بوو خۆی بووە کە لەوانەی دروستکراوی تریشە بوو بێ، یا جێنشینە بۆ بەجێهێنانی فەرمانی پەروەردگار لەسەر زەویە، ئاوەدانکردنەوەی زەوی بۆی کە فەرمانی خوای تیا جێبەجێ بکرێ و یەکتاناسی خوای گەورەی تیا بێتە دی. خوای گەورە ئیرادەی وایە کە ئەبێ جۆرێتر لە مەخلوقات دروستکات، جۆرێکی تایبەت. جۆرەکانی دروستکراوینی پەروەردگار لە پێش دروستکردنی مرۆڤە دوو جۆر بوون. جۆرێکیان کە فریشتەکان بوون. ئەم فریشتانە لا یعصون الله ما ئەمەڕهم ويفعلون ما یؤمرون. کار و پیشەیان گوێڕایەڵی و ئیتاعی خوایە، بەڵام نەفس و شەهەوات و ئارەزوویەکیان نییە. و جۆرێکی تر لە دروستکراوەکانیان کە شەیطانە، جینە. جین خەلەقه الله من نار، خوای گەورە لە ئاگر دروستی کردووە و من ماری جینە لە بڵین لەو دووکەڵی ئاگرە دروست بوو. ئەم جینانە دیارە ئەوانیش کۆمەڵێکی ئینتیا هەبووە کە شەیطان بوو دەردەسەکەی شەڕەنگێزی و خراپەکاری بوو. بەڵام خۆی گەورە مرۆڤێ دروست ئەکە. ئەم مرۆڤە وەکو کورداری خۆمانەڵێ هەویرێکە لە بەردەسایە، هەموو جۆرە نانێکی لێ دێت. ئەتوانی بیکەی بە کۆڵوێک هیچ کەڵکی نەبێت، ئەتوانی بیکەی بە کولەرێکی جوان هەموو کەسی سوادی لێ بکات. ئینسان ئەو دروستکراوە تایبەتیەیە کە دەسەڵاتی خوا لە ئینسانە زۆر ئەبینی. بەشێکە لە ئەسڵی پێکاتەکەی لەم خاکە دروست بووە، بەڵام لەگەڵە بەشێکی تریشی پێکاتەکەی کە ڕۆحە تایبەت خوای گەورە خۆی کردوێتی بەبەری ئینسانەکان. وەنەفەخت فیه من ڕۆحی. ئەم ڕۆحە و ئەم مادە و ڕۆح تێکەڵ بووە لە جەستەیەکە کە پێوتێ مرۆڤ. ئەم مرۆڤە دوو ئاراست ئەگرێ، توانای هەیە ئاراستەیەک بگرێ بەرەو ئاقاری شەڕ و خراپە بڕوات، بۆی هەیە ئاراستەیەکی باش بگرێت، ڕێک بگرێت بەرەو چاکە بڕوات. کاتان هەردووکیانی تێدا هەیە. ئەرکی ڕاستەقینەی مرۆڤ چییە؟ خوای گەورە فەرمێ من جێنشینێک لە زەویە دروست دەکەم بۆ ئاوەدانکردنەوەی زەوی، بۆی خزمەت بە زەوی و بە خۆی بکە. مەلایکەتەکانیش ڕاستەوخۆ بە دوای فەرمانی خوای گەورەدا ئاماژە بەو ئەکەن کە ئایا تۆ کەسێکی دڕندە و خوێن ڕێژ دروست دەکەی بۆ زەوی. ئەرکی ڕاستەقینەی مرۆڤ
ئاوەدانکردنەوە و سوودگەیاندنە بە زەوی یام ئەم شەڕانگێزی و پشەوینانەوەیە. بۆچی مرۆڤ ئەگەر ئەرکی ڕاستەقینەی بریتە لە جێنشینێتی بۆچی لە سروشتی ڕاستەقینەی خۆی لایداوە و هەمیشە حەزی لە فەساد و کاولکاری و خوێن ڕێژی و خوێن ڕشتنە؟ دیارە دەرئەسڵ غایە لە ئینسانەکان دروستبوون ئینسان ئەوەی کە قورئان بۆمان باسەکە بۆ مرۆڤ دروست بووە. وخوای گەورە فەرمێ وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون. خەڵقی جن و ئینس چییە؟ بریتیە لە عیبادەتکردنی خوای گەورە. عیبادەتکردنی خوای گەورە یعنی ئەساسە لە بنیادنان، لە ئەساسە خوای گەورە فەرمێ بۆ عیبادەت. بەڵام کە ئینسانەکان عیبادەت ئەی چۆن ئەکرێت؟ ئایا عیبادەتێکی جەبری خوا بیە بەسەر ئینسانەکانەوە ئیختیاری نەبێ؟ ئەم جۆرە عیبادەتی نەویستووە پەروەردگار، چونکە ئەو جۆرە عیبادەتە مەلائیکەتەکان بۆیان کردووە کە هیچ ئیختیاریان نییە، جەبڕەن ئەبێ هەر ئەو کار ئەنجام بدەن بەبێ هیچ ئیختیارێک ئەمە بووە. بەڵام جۆرێکی تر لە ئینسانە کە ئینسان خاوەنی دووشتە، خاوەنی ئیرادەیە، ئیختیارە، خۆی ئەبێ هەڵی بژێرێ. ئەمە لێرە خوای گەورە لە ناخی ئینسانێکی دروست کردووە نەک بە زۆر بەویستی خۆی چێ بەرەو پەرستشی پەروەردگار جێبەجێکردنی فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکات. ئەمە کارەکە ئینسان لەما دەرەکەوێت. حتا یەکێ لە علەمایان کە ئەفەرمێ ئەو ئەمانەتەی کە دراوە بەسەر ئینسانە کە خوای گەورە فەرمێ ئینا عەرەضنا الئەمانەت عەلە السەماوات والئەرض، تا کۆتایەتەکە فەرمێ ئامانەتەکانمان دا بەسەر ئاسمان و زەوی هەڵیان نەگرت کە ئینسان هەڵگەڕێ ئەڵێ ئەمانەتی بەرپرسیارەتیە، بەرپرسیارە لە وتەی لە هەڵس و کەوتی بەویستی خۆی. خوای گەورە لە وەکو یەکێک لە زانانە فەرمێ لە ناخی ئینسانە بەشێکەیە کە پێوتێ منطقە المحایدە، یعنی بێلایەنە. خوای گەورە جەل لە جەلالەوە دەسەڵاتی هەیە بە ئینسانەکان، خۆی ئیختیارەکە ئینسان خوا داویە بە ئینسان. ئەوە مەبەستمانەوە نییە کە خوای گەورە دەسەڵاتی نەبێ بەسەر ئینسانە. خوای گەورە ویستی وا بوو ئەم ئینسانە وا دروست بکە بەویستی خۆی شت هەڵبژێرێت. بەڵێ کەواتە هەڵبژاردنەکە لە لای ئینسانەکە خۆیەتی کە ئیختیارەکە لە لای خۆیەتی. ئەو منتیقەکە ناو دڵی ئینسانەکەی نیەتی ئینسانەکەی بڕیار ئەدا یا چاکەڵە بژێخراپ. هێندێک لە مسلمانان بە هەڵە تێگەیشتنان لە چەمکی قەزا و قەدەر پێیان وایە کە هەر شتێک مرۆڤ ئەیکا لە خراپە و لە باشە، لە کوشتن و لە زیندوو ڕاگررتنی ژیانی کەسێک، لە ڕزگارکردنی ژیانی کەسێک پێیان وایە ئەمە پەیوەندی بە قەزا و قەدەرەوە هەیە. ئەم چەمکە تا چەند بۆ منە پێچەوانەیەوە چۆن ئێمە ڕاستی کەینەوە؟ ئایا پشێوینانەوە و شەڕانگێزی مرۆڤەکان هیچ پەیوەندێکی بە قەزا و قەدەر و ویستی خوای گەورەوە هەبووە، یام چۆن ئێمە لەم چەمکە بە شێوازێکی دروست تێبگەین؟ ئەوەی کە پێویستە ئێمە بە شێوازێکی چاک لەم مەسئلە تێبگەین، کەون هەمووی لەژێر قەدەری خوایە. ئینسانیش لەژێر قەدەری خوایە. لەکوێ لەدایک بووم، چەندێک ئەژیم، باڵای بەرزە، باڵای کورتە، ڕەشپێسە، سپی پێسە، ئەمە قەدەرە. ئەم بە قەدەرەی کە قەدەری کەونی خوایە ئێمە محاسەبە ناکرین لەسەری. قەدەرێکی خوتری خوای گەورە هەیە کە ئەم ئینسانە ئەتوانێت ڕێگەی چاک بگرێ و ڕێگەی خراپ بگرێت. ئەم ڕێگایی کە ئینسان ئەیگرێت، ئەم ئیختیاری ئینسانەکە، ئینسان وە گوتمان منتیقە محایدەکەی هەیە، ئەتوانێت لە دوای چی؟ لە دوای کە باڵغە بێ، کە عاقڵ ئەبێ، بڕیاری خۆی ئەدا چ ڕێگەیە هەڵبژێرێ، ڕێگەی چاک هەڵەبژێرێ و گوێڕایەڵی خوا و پێغەمبەری خوا ئەکات. ئەوە خوای گەورە هیدایەتی ئەدا و ئیداتە دەست مەلایکە و بەرەو چاکی ئاقاری باشە ڕوات، ڕۆژ بە ڕۆژ زیاکە بووی. خوانەکە لە ئینسانەکە بەرەو ئاقاری ڕەفتاری خراپ ئەڕوات، تێ ئەپەڕێت لەم ئەمە هەڵنابژێرێ، ئەدرێتە دەست شەیطانی. ومن يعش عن ذكر الرحمن نقيض له شيطانا فهو له قرين. شەیطانێکی بۆ ئامادە ئەبێت. شەیطان چۆن ئەیبات، بەڵام دەرئەسڵ ئینسانەکە خۆی بەرپرسیارە. ئەمە قەدەری خوا نییە بڵین وەڵا کاکە ئەم کەسە ڕێگەیەکی خراپی پیاوێکی کوشتووە، فەساد دروستەکە لەم سەر، وەڵام قەدەری خوا وایە. قەدەری خوا نا بە پێچەوان ئەگە قەدەری خواوە بێ بخوا بۆ پێغەمبەرانە نێرێ، ئەی بخوا بۆ شەریعەتەکانە نێرێ، ئەی بۆ خۆ ڕێگەی ڕاست و چاک و خراپەکانمان پیشان ئەدا. قەدەری خوا وایە ئینسانەکان ئەبێ بەرەو عیبادەتی خوا بڕن، بەڵام خوا بە زۆر ئینسانەکان نایێنێت، بە زۆر ئینسانەکان ناین. کاتانی ئینسانەکان لە اختیاری دەستێ، مادام اختیار لە دەست ئینسانایە لەوە خۆ دزینەوە. ئینسان ئەسڵێم ئینسانە ئەتوانێت لە ئینسانێکی خراپ و بێ ئینسانێکی چاک، و بە اختیاری خۆی بە پێچانەوە لە چاکێک و
خۆی ئەگۆڕەوە کەسێکی خراپ. بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا ئەفەرمێ کە هەموو مرۆڤێ هەموو لەدایک بوویەک لەسەر فیتڕەت و سروشتێکی پاک لەدایک دەبێ. ئەوە دەوروبەر و دایک و باوکن بەرە و هەڵدێر و بەرە و گومڕایی و سەر لێ شێواوی و کوفر و بێدینیە بن و ئەشزانین کە سەیدنا ئادەم و دایە حەوا کاتونە سەرزەوی دوای عایلەیەکیان پێگەنەوە هەمویان پیاوی ساڵح و خێزانێکی ساڵح بوون. منە پرسم هۆکارەکانی بەرە و شەڕانگێزی و فەساد و خراپەکاری لەلای مرۆڤەکانەوە بۆچی ئەگەڕێتەوە؟ ینی ئەو هۆکارەی کەوا ئەکا مرۆڤێک لە فیتڕەتێکی پاکەوە گەورە بووە و گەشتۆتە مێردمناڵی و پاشان گەورە بووە چی وای لێ ئەکا لە بەشێک لە ژیانیا لە نیوەی تەمەنیا دەزەکا بە کوشتن و فەساد و کاولکاری لە زەویدا؟ دیارە کۆمەڵێک ئەسباب هەیە، هۆکار هەیە. هەر کەسێکمان بینی شەڕەنگێزێکی تێدا هەیە وەکوی ناڵین ئیتر زەڕبی سفریکەی دەستی لێ دابشوی. ئێمە پێویستمان بۆی لە کۆمەڵ لەگەڵ ئەم ئینسانانەی کە بەدڕەفتارن، ڕەفتارێکی هەڵەیان هەیە، کارێکی دزێویان هەیە، پێچەوانەی کۆمەڵگاکە کار ئەەکەن، ئەبێ بزانی ئەم ئینسانە کۆمەڵێ هۆکار هەیە. یەکەمیان هەندێک کۆمەڵ ئینسان دەرونیە، دەرونی ئینسانەکە حەزی بە حەڕوکیە بینە بەتایەتی ئەبێ قۆناغەکانی ژیان ئینسان دیار قۆناغی مەڕاهقە وایە. قۆناغی پێش باڵغ بوون لە ئینسانەکانی شتە کامەڵ نییە، حەزێکە زوو گەشە بکە، حەزەکە زوو چێتە پێشەوە. لەم حەزەی کە زۆر گەشە ئەکات و زۆر پرسیار ئەکات و عەجوولی ئەکات چەنێ بە شتێکی جوانە ئەڕواتی ئەپەڕێ بە شتێکی خراپی شاتی ئەپەڕێت. کاتانی ئەسڵی حرەکەی ئینسانەکە جوڵی ئینسانەکە کە ئیکات لەسەر زەویە خۆجارێت جوڵەکە جوڵەیەکی سەلیم نییە، جوڵەیەکی چاک نییە. بەڵام چییە لە پێش باڵغ بوونیە کۆمەڵێک شتێ قۆناغی مەڕاهقە، قۆناغی هەرزەکاری کە سێری ئاوێنەیەکە لە کتۆپڕێکا سمێڵی دەرکردووە، مەسەن کچێکە دەموچاوی گەورە بووە خۆی بە خوشت ئەزانێ نیواق بیرەکاتەوە گەشتوتێنێ. ئەمە جارێک ئەمە دەروونە، ئەبێ لەم قۆناغا پەروەردەیەکی جوانیکەی. لە قۆناغێکی ترمان هەیە کە ئینسانەکان بەرەو دزێویە سوء تەربیەی بیتە، ماڵەکە خراپ پەروەردەیەکات. لەگەر لە ناو دایک و باوکێکە پەروەردەوە هەر دایک و باوکەکە بە شەڕێک، هەر بە جمێنداینی بە لێدانێ لە دایکی جمێن ئەدا ئیهانە ئەکرێت، یان هەیە هەر شتێک نەکە تەعنی لێ ئەدەن ئیهانەیەکن. تۆ ئازانە بووی ئەوە کرد. مەسەگە مناڵەکەمان ماڵی وا هەیە، مناڵەکە ئەگەر مەسەن لە کۆڵان یاریەکەکە کەوتووە باوکەکە بێڵێ بچی خۆت بکەیتەوە، ناڵێ بێ داوای لێبوردن بکەیت، ناپرسێت تۆ هەڵە بوویانە. یا ئەمە یەکێکە لە هۆکاری پەروەردەی خێزانی، هۆکارێکە بۆ ئەوەی ئینسانی شەڕەنگێز خراپ پەروەردە ببێ. یەکێکی تر کە ئەوەیە لە ناو ماڵە ئەو گەنجانە و کەسانی کە سەریکە یا جاریوێت تاقانەیە چەند خوشکێکی هەیە کەس تەریقی نەکرێتەوە، کەسێکی پێ نەوتووە، وەزانێت کۆمەڵگای دەرۆژ وایە لەبەری هەر شتێکی وێت بەویستی خۆی بووە. ئەمە یەکێک لە هۆکارەکان. یەکێکتر لە هۆکارەکان خێرا دەوڵەمەند بوون. ئەخیسان ئەگەر دەوڵەمەندی مادی بێت، دەوڵەمەندی عیلم بێ خێرا بێت، عیلم دیارە هەر بە تەدریجی ئینسان عالمە بێت، زانا بێ خۆت شادێکی بە خۆراینە. ماڵ سەیرەکە کۆمەڵێ لە پڕێکە ئینقیلابی هاتۆ بەسەرا، کۆمەڵێ تاڵانی و مەسئولیەتی نامەشروع کەوتەتە ناو ماڵەکەی. لە پڕ باوکی ئەبینێ ڤێلای کڕیوە، خانووی کڕیوە، چەند حیمایە بە دەوریوێتی، ئەمی جوابی دەکاتەوە. ئەڵە شەقی تێڵە تێ بیکوژە. بەشێکی ئێمە کارەساتەکان ئالەمانەیە، یا چواردەورێکی خراپی بۆ دروست بۆ کتۆپڕێکە هانی ئەدا بۆ خراپەکان. یەکێکی تر لەوانە کۆمەڵێکی تر لوودبەرزی، نابێت کەس ڕخنەم لێ بگرێت، نابێت کەسی چم پێ بڵێ. یەکێکی تر لە لاوازی پەروەردەی ئیمانی، چونکە پەروەردەی ئیمانی ئینسان بەرەو تەسکی نەفس ئەبات. ئەم پەروەردەی ئیمانی نەکراوە، ئەم دەورەی فێر نەکراوە. یەکێکی تر لەوانە تۆ ئەمە چۆن دەست ئەکەن ئینسانە شەڕەنگێزەکان لەکوێ بینی زۆر جار خۆ لە سەجادە نایبینی، وە کەسێڵ من چاکم جارێ لە حەبسخانەکان نایبینی، بڕۆ لێن پرسە گوێی بۆ نەگیراوە. من دادەیەکم بینی لە سجنا بوو، ئەو فترێک ئێمە وەکو مرشیدی دینی هاتوچووی سجنمانە کرد. ئەمە کەسێک وتی من شوم کرد بە پیاوێکی پیر، هیچ کەسی گوێی بۆ نەگرتم، نە پیاوە بکە گوێی وەرگم، نە باوکم بوو، نە برام بوو، نە مامم بوو، هیچ کەسی گوێی بۆ نەگرتم.
بە حەد لایەکە ئاچوم نەمەزانی چی بکەم ئافرەتێ بووم ئەگەر هەڵ سامایە ڕام کردایە بەبێ حورمەت ناویانە بردم لەگەڵ پیاوەکەمان ڕۆژ بە ڕۆژ نانێکی پێ ئەدام شەقێکی تیاڵەدا ئیهانەی ئەکردم زۆر جا لی پاڕامۆز بە قوربانی وتی تازە سجن مەم قسانەکە بۆ تۆکەم من تازە گوێم لێ نییە وتی بەڵام ناچار بم کە چووی گوێم بۆ نەگیرە ڕەد فعلێکی ناشرین بەرامبەر بکەم پیاوەکەی خۆم بکوشم کاتە ئەکە کەسێک مەطالیبێکی گوێی بۆ بگرێ ئێمە ئەم مشتی لەمانێ باوکان دایکان کۆمەڵگا قوتابخانە مناڵێک عجوولیەکە لە قوتابخانە بگوێی بۆ بگرە بزانێک بۆ چێتی بۆ ئاکە یەکە کاتانێ گوێنەگرتن بۆین یا مامەلەکردنی بە چاوی سوک سەیرێکە زۆر جا پشتگوێ خستنی کەسە بێدەسەڵات بێ زمانەکان پشتگوێ ئەخرێت دڕندەیەکت بۆ دڕندەیەکێکە کچێکە لە ماڵە داوا ئەکات کە مەسەنەت کەسێک داوایە کاڵە بمدە بۆ کەسە شووی پێ بکەم ئەم کۆمەڵگەی بەسەر کوشتنی ئافرەتانی هەژارمان هەیە ئافرەتان ئەخر کوردەواری خۆمان ئەڵێ حەشا من حزور ئەڵێ سەگ لە ئافرەت ناوەڕێ ئافرەت چونکە عاتفە خۆشەویستیە بەڵام ئەم ئافرەتەکەن بەدڵنی بۆ چونکە کەسێ داوایەکە ئەو حەزی پێەکە نەهین بۆ هەڵە سێ فەقیرە سەری خۆی هەڵەگرێ لەگەڵێکی تر یا خۆی سووتێنێ یا کارێکی زێو ئەکات ئەمە گوێی بۆ بگرە یا بە ئەوە ئێمە وا حسێمان کرۆ پەروەردەی چاک ئەوەیە کە گەنجێکەکە لە ناومانە بوو نابێت گوێی بۆ بگرین ئەفەرمێ قسەیەکمانەیە گێڕێتەوە وەفتێ چوون بۆ لای حەزەتی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ گەنجێ قسەی کرد وتی با گەورەکە قسە بکات تۆ مناڵی وتی ئەگەر بە مناڵی وایە هەش بوو لە تۆ مناڵتر بێ بە خەلیفە و ئەمیری مسلمانان ئەی تۆ بۆ بوویت من گوێم بۆ بگرە کاتە کەسێک کە هەڵەیەکی گوێی بۆ بگرە بزان بۆ ئەم ڕەدڵفعلەکە هیوا هەیە لە ئەنجامی ئەوی کە لە چەند دەرگایەک ئەدان چارەسەری ئیشەکەی بۆ بکرێت کەس گوێی بۆ ناگرێت کەسی عیلاجە بێ ناناچاریە بەرەو دزی ئەڕوات بەرەو دزی ڕۆی بەرەو خراپە ڕوات ڕۆژە بە منداڵێکی ئەنوتە بوو ئەمانە بە واقعی لە کۆمەڵگەی خۆمان نەبینە مناڵێکی ئەن توی سەیری و بیرەیە خواتەوە وتی بۆ بیرە خۆتەوەی بێت و ڕۆڵ تۆ مناڵی و لۆم گەنج وتی تۆ ئەگەر بزانیم لە چ خێزانە پەروەردەکە قەت لۆمەم ناکەی باوکێکی شێتم هەیە برایەکی شێتم هەیە معاملەیەکی ناخۆشمان هەیە کە تەسەڕوفاتێکی ناشینەیە لەوە من پەنام بدۆ بۆ ئەمە چی کاتە مامۆستا بمانەوێت نەمانەوێت لە کۆمەڵگەیە بەشێک لەو شەڕانگێزی و پشێویانەی کە مرۆڤەکان هانای بۆ ئەبن لەوەچێ بەشێکی لە ئەستۆی ئێمەدا بێ گوناهەکەی وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر دراوسەکەت بە برسەتی سەر بنێتەوە تۆ خۆ تێر بیت و ئاگادەی نەبێەوە بۆ تۆ ئیمانت نییە لە ئەگەرێک ئاگەم دراوسێ هانا بۆ دزی و بۆ پیاو کوشتن و بۆ ماڵی حرام بەرێ ئەو کاتە ئێمە لەگەڵەوەشا کە بێ ئیمانی بەشێ لە گوناهی ئەویشمان لە ئەستۆی خۆمان ناوە تا چەند بۆ منە شەڕانگێزی و پشێوینانەوەی خەڵکانی تر پەیوەندی بە ئێمەوە هەیە تا چەند پەیوەندی بە کەمتەرخەمی و لێنەپرسینەوەی ئێمەوە هەیە خۆ هەموو میلەتانێک شەڕانگێزی تیا بووە پشێونەی تیا بووە خراپێک کاتە سەقامگیر بووە ئەبێ پەروەردەیەکی باش هەمومان بەرپرسیان لە پەروەردەکردن مەسەڵەن من گەنجێکە بینم هەڵەیەکی کردووە یەک زەڕبی بەسەرێنم لەبسە تاوسەر لەناو کۆمەلگا سووکێکی بۆ نمونە گەنجێک دزی کردووە ئیتر لەو خێزانە زەربێکیێنن بەسەران کەس دەستی ناگرێت کەس لی ناپرسێت یا مەسەڵەن بەرەو کێشانی مادەی بێ هۆشبەر چووە یا بەرەو داوێن خراپیەک ڕۆشتووە کچێکە کوڕێکە لە قۆناغێک کاڵی کردو هەموو ئینسانەکانڵێ شریعەتی ئیسلام كل بني آدم خطاء يعني كاتانه هوا شتێکە هەمومان ئەیکی مۆرکی مرۆڤە ئەم مۆرکی مرۆڤە کات قابلی ئەوە یاڵەکەی بەڵام وەخێر و خەتاینە تەوبە بکات ئێمە لەم کۆمەڵگامانە بانەوێ ئەو کەسانەی کە لە شەڕەنگێزیەکە ڕزگاری بکەین و کە وەکتوان گوێی بۆ بزانی دەستی بگرە بەرەو ئاقارێکی باش بی بە ئەنجا کاتێک کە هەڵەیەکەکە ئیتر زەربی سفری مەکە مەیە لە ئەرس وەکو جارێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ کەسێک شەرابی خواردبوو داریان لێ بە نەعل و شتیانە بۆ پەروەردەک بۆ تەربیەتی یەکی لەعنەتی لێ کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی مەبن بە هاوکاری شەیطان لەسەر براکەتان لەعنەتی لێ مەکە ئەمە ئێمە ئەمانەی پەروەردەیەکەین کاتە لە ئەنجامی ئەوە کە ئەو ئینسانانە ئەبێ کەسێک ترازاوە لە کۆمەڵگا لە خەت دەرچووە ئەبێ بینیتەوە سەر خەت ڕۆشتووە بەرەو ئاقارێکی خراپ ڕۆشتووە بە تۆ بەرەو ئاقارێکی باش بهێنێت کەواتە ئەرکی ئێمە چێمە ئەرکی ئێمە
ئەرکی ئێمە یەکەم خێزانەکان چونکە ئێمە کۆمەڵگەیەکی کۆمەڵایەتین کۆمەڵگایەکی ئێمە هەمومان خێزانمان هەیە خەسمان نییە بە شاس هەبێ بە تەنیایەکێ بژی لە ئوتێلێکە هەمومان ئێواران ئەچینەوە باوەشی خێزانی ئیتە ئەم خێزانەیە خێزانێکی دینیە یا خەزانێکی لا دینیە مندوی خێزانێک کە سفرەیەکی دایکی هەیە باوکی برایە خێزان بە دەرەجە یەک ئەوێ بزانێت یەک ئەو ئەرکەی کە پێویستە لەسەری ئەو مناڵە چاودێری بکە بەڵام چاودێریکی وانە کە دەرچێ لە دەسی کوڕم لەکوێ بووی لەگەڵکی هەڵسو کەوتەکەی چ ئیشێگەکەی ئەمە یەکێکە لە کارەکانمە یەکێتە لە دوای خێزان قوتابخانەکان خوێندن کلیلی عقلی و پەروەردەی هەموو کەسە خوێندنە بەڵام پەروەردەیەکی وابێ کە هەموو مناڵێ بۆ نمونە مناڵێ لە قۆناغی ناوەندیە تەرکی قوتابخانە دەکات لا ڕاستی پرسی ئەرکی ئەو مامۆسایانەیە هەڵ بستن خۆبەخشانە بچنە ماڵی ئەم باوکە بۆ ئەم کوڕە تەرکی کردووە چن لەگەڵ ئەم کوڕە کە شەڕەنگێزە ئەم کوڕە کە سەرسەختە دەستخەنە سەر ملی مناڵی وایە خۆی تووڕێیە تۆژە ئەوەیتە تووڕی بتەوە لای مەکە ئەگەر بچی دەستخەیتە سێ مامۆساکە بێ بە هاوڕێیەکی و کێشەکەیت کەمێ بۆ چارەسەر بکە هەرگوێی بۆ بگرێ هەرگوێی بۆ بگری چی ناوێت ڕاستە ئەمە قوتابخانە لە دوای ئەمە کۆمەڵگا بە هەمومان کاتێکە یەکێت کەسێکە بینی لە بازاڕە لە جێگایەکە لە کارگەیەکایە لە شوێنێکایە ئەزانی هەڵەیەکە دەری مەکە ئیهانەی مەکە مەی پەراوێزی مەخە زۆر بابێتە کارێ زۆر جار لە نێو عایلەیەکە منداڵ هێشتا هەر لە تەمەنی مناڵی خۆیەتی سیرەکەین زۆر هەوڵی پشێوینانەوە و شەڕانگێزیەدا دەشکێنێ و ئازاری منداڵی ترەدا و زۆر عەجوول و نازام هار و هاجە هۆکاری ئەم جۆرە لە شەڕانگێزی کە منداڵ فیترەتێکی پاکەیە بۆچی ئەگەڕێتەوە ئایا ئەمە چارەسەر ئەکرێوە ممکنە لە داهاتووە لە ژیانی مێردناڵیە هەر بەردەوام بێ لەگەڵیان چۆن چارەسەری ئەمە بکەین وە پەیوەندی بە چێوە هەیە ئەو جۆرە لە شەڕانگێزی دیارە ئەو وەگوتمان قۆناغێکمان هەیە کۆ قۆناغی هەر زەکاریە هەر خۆی لە خۆی خۆیان خۆی بەش دەزانێ شتیش نییە ناچە فەقیر وایە من مەبەستم لە منداڵێکی 4 ساڵانەیە 14 ساڵانەیە 5 ساڵە مەسەن هەر حەروکە عەجوولە ئەملاەکە ئەولا ئەکات ئەمە پێویستە ئەگەر دەسەڵاتی هەبێ ژووری تایبەتی بۆ بکاتەوە با لەویا بۆ خۆی تێڕین کە ساحەیەکی بۆ تەرتیب بکات ناو ماڵەکە بە خۆی بگەڕ بە خۆی ئیلاکە خۆی خاڵی کاتەوە بۆ خۆی خاڵی کاتەوە ئێمە نابێ مناڵێک لە 5 ساڵیە ئەتە هەر دای بە سەرکوتینە با چێتە با خۆی خاڵی کاتەوە حتا چێتە کۆڵانیش با لێش فێری بەعزش مەسائل لێوێ چێتە کۆڵان ئەزانێت کە چووە کۆڵانیا چۆ دراوسەیە باخچەیەکی پەروەردەی هەبێ حەزانەیەک ساوایانێکە بێت و دەور دەبچێ ڕابێ لە ناو کۆمەڵگا بێکیتە ناو کۆمەڵگاوە کە زانی لە ماڵە زۆر ئەجووری ئەکات ئەمە یەک سەبری دایک و باوکەکان سەبری بێ کە کارەسات دروستەکە بەرامبەر ئەم مناڵە ئەنجا ئەگەر زانی مەسەن ئەم مناڵەی ئەگەر جوڵەوێ باشترە بەزەر جارێ خەمۆکی چووشە بێت خراپترە گۆشەگیری مشکیلەترە ئەگە بزانی مەسەن ئەمە ئەگەر ناوانی نەخۆشێکی دەرونی هەبێ دەبێت چی چارەسەری بکەین ماڵ ئەجا دایک و باوک بێت لە هەموو کەسێ زیاتر سەبریان بێت لە بەرامبەر مناڵ ئارام بن لێی گەڕێ باوکی وا هەیە ئیزنی مناڵەکە نادات نەفامیەکان و هەڵەکانی لە ماڵا خۆی هینکات هەرە لێ چێتە دەرەوە مەسەن مناڵەکەی وا فەروەردەگوزەی پیاوانی وامان هەیە شانازی بۆ کاڵێ مناڵەکەم تا ئیسێ قاچی ڕانەکێشاوە لە حاسی من پێڵێم مەڵێم وەڵا قاچ لە حاسی تۆ ڕاکێشێت ئەگەر جگەرە ئەکێشێ لە بەچاو تو جگەرە بکێشە چاکتێت تا لە دەرەوە ئەگەر هەر قسێ و هەر هەڵەیەکی با لە ناو ماڵەکە یابێت با لە ناو ماڵە خۆی خاڵی کاتەوە چی هەیە دەری کات نەفەسێکی بەرێ ئیسێکرد منجەڵێک بیکوڵێنیت نەفەسی نەیدی ئەتەقێتەوە بەڵام ئەگەر نەفەسێکی بێت شتێکی چاک دروستەکە مەسەن خوانێکی باشە بۆ پێیاکە هەموو شتێکە بێ نەفەسێکی بیتی هەناس پشوێکی لێ نەبڕی کولتوری پشوبڕین لە ئینسان زۆر خەتەرە یعنی لەجان ناو ماڵە ئەو مناڵی کە ئەم قۆناغی هەیە ئەم هەڵچوونەی هەیە ئەم عەجوولیەی هەیە پێشەوەی بگاتە مناڵی ئامۆژگاری بکە ببە بە هاوڕێی دەستی بگرە مەشغوڵی بکە تۆ زانی مناڵەکە لە ماڵە باوکەکە زانینی کرد با لەگەڵ خۆی دەستی بگرێ بیبا بۆ دووکان با تۆسی بەڵێ مامۆستا
چۆن پشێویکاران ئەوانەی کە شەڕانگێزن لە کۆمەڵگەدا بناسینەوە چۆن کردەوەکانیان بناسینەوە لە قورآنی پیرۆزدا مناجاتە یا گفتوگویەکی نێوان کەسانی مصلح و کەسانی خراپەکار هەیە کە ئەمان بەوان دەڵێن خراپە مەکەن زەوی تێک مەدەن و هەوڵی ئاوادانکردنەوەی زەوی بدەن ئەوان لە بەرامبەردا ئەڵێن نەخێر ئێمە مصلح و چاکەکارین یعنی ئەمان وەکو جەنابەت فەرمووت هیچ کەسێک کردەوەی خۆی بەلاوە خراپ نییە بەڵام ئێمەی وەکوڵێ دادوەر ئێمە کە بینەری ئەو کار و کردەوەین چۆن پشێویکاران و پشێویەکانیان بناسینەوە و پەنجەی بخینە سەر دیارە ئەو کەسانی کە پشێویەکە دروستەکەن لە بچووکەکەەوە لێ قوڵ نەکەین تا گەورەکە جۆرە لە پشێویکارەکان کەیان ناسی مەسەن جاری وایە کابرا گاڵتە جاڕیەکا بە خەڵکی منۆعێکە جاری وایە لە تاعن و تەشەری لێدا جاری وایە فیتنەی دروست ئەکات ئەم ئینسانانە کە پشێونە دروست ئەکەن حەزیان بەم بەزم و ڕەزمەی هەیە و کە جاری وایە حەزی بە تەهدیدکردنی ئینسانەکە هەی بە ئینتیقامی ئینسانەکەی ئەمانە ئەبێ یەکەم شت لە بەرامبەریانە بۆ ئەوی بتەوێت دەستی بگریت نەرمونیان بە ئیتفاع باللەتی ئەحسەن السەیئە ئەو هەڵەی بەرامبەر تۆ کردووە تۆ بە چاکەکە تەریقی کەرەوە ئەو پشێوەی کە ئەکات یا تەعنەیەکی لێدا یاخود ئەوێت فێڵێکی لێ بکە یا درۆل لەگەڵاکە یا ئەمە لەگەڵەکە هەر شتێکی هەڵە بەرامبەر ئەکات ئەو کەسێک کە هەڵی بەرامبەرکردنی وە گوتمان دەستی ئەگرم پێش هەموو شتێک بە ڕفق بە نەرمی نەرمونیان بە لەگەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی ئەچێتە مەدینە دژوارترین و خراپترین سەختیترین بەرامبەر بە دەوڵەتی ئیسلامی مەدینە کە کێ دروست ئەبێت منافقەکان منافقان زۆر خەتەرناک بوون سەرزمانێکیانە بەڵام لەش کاری دزێ و ناشرینیان هەبوو تەنها موعامەلەیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر بە معامەلەی نەرم لەگەڵیانە هەر بەو معامەلە نەرمە لەگەڵیانە ئەفەرمێ قسمێکیان تەوبەیان کرد قسمێکیشیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی حجیان لەسەر دروستکەنیتر ڕەدیان مەدەن واتە سنوورەکە زیاد مەکە ئەو ئەیکات تۆ زیاتری مەکە ئەو نەرمینە یەکێکی تر لە ئوسلوبەکانمان ئەم ئینسانانە کە ئەیان بینین بەم شێوازە و ئەمانەوێ بێنین نەسیحەتیەکەین نەسیحەتێکی بە هاوڕێی نەسیحەت خۆ شەر نییە کابرا وتارێکی لەسەر بدەیت و قسەی بۆ بکەیت نەسحێک لە پەناکیۆ پەناوە چاکتر نەو ناو خەڵکیە کە عیب و عار و هینێکی هەیە یەکسەر مباشرەت لەوانەیە پێی ناخۆش بێ بەناوتانی بە غەیر مباشر پێی بڵێ بی بە هاوڕێیەکی چاک بووی ئەمانە کە ئەبینی لە ناو کۆمەڵگا چون ئەم کۆمەڵگا ئەگەر کەسێکی فاسید دروست بێت لە کۆمەڵگا زەریری بۆ خۆی نییە زۆر زەری بۆ هەموو خانەکانی زۆر باش مامۆستا دواتر باز لە ئاسەوار و کاریگەریەکانی شەڕانگێزانەکەین لەسەر کۆمەڵگا پێم خۆشە بچینە لای بوار و جۆرەکانی شەڕانگێزی ئایا شەڕانگێزی تەنها ئەوەیە کورتی کەینەوە لە کوشتنی مرۆڤێک یام هەر شتێک کە ناپەسەند و ناجۆر بێ بە کۆمەڵگەمە پێگوتێ شەڕانگێزی بشین پێم خۆشە لە زاری جەنابتەوە بزانین ئەو بوار و شوێنانە یام ئەو جۆرانی کە شەڕانگێزی ئەیگرێتەوە کامانن یەکەم شت شەڕانگێزی لە وشە لە زمانە لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم تسخرية لزمانة طعنەدان بوختان كردن درۆکردن فێڵکردن ئەمانە لە پەیوەندی بە زمانوێ نوێعێکی تریە پەیوەندی بە حرەکەی ئینسانەکەەوە هەیە هەریکی بەرامبەر ناکە مەسەن بە چاوی سوک سەیریەکە یاچێتە یەکێک لە شتانەی کە نوێعەکە لە شەڕانگێزی ئەچێ سەلامێکی لێکە لە دائیرەیەکە بەلووت جوابێداتەوە پێعیبە کابرای کارمەند یعنی من بەبێت برادەر وتی بووامە لاتەوە شەڕانگێزی مامۆسای بوو وتی نازان نامەی کەسێکم بر بۆ لای شخصێک وتی هەر نامەکەی فرێدا وتی ئەمە بۆم دەرکە ئەم ئەو پەڕی شەڕانگێزیە ئەم جا بە قسەکردن بێت بە حرەکەی چاو بێت ئەمەش دوو جۆرێکە لە شەڕانگێزی نهیمان هەیە شەڕانگێزیەکەی معامەلە ئەکا بەڵام لەگەڵ غەیری خۆی لەگەڵ خۆی ئەیکا بۆ نمونە کە شتێکە بێ شەڕانگێزەکەی لەچێ شوشەیەگەشکێنێ بەردێگەی دێتە شتێک بەڵام ناوێت تەجاوزکا بۆ یەکی کتێر ئەمە جۆرێکە لە شەڕانگێزی یا مەسەنی وایە شەڕانگێزەکەی لە چیە لە لێخوڕینی ئۆتۆمبیلەکانە من بیستم لە ماوە لە شاری خۆمانە لە شاری سلێمانیە شەڕێک دروست بووە خەڵکی تیا کوژراوە لەسەر چی لەسەر فەرتەناشی سیارێک جاری وابوو لەسەر ئەوەی کە لە زستانە فۆلی لای تێک
قۆرتۆزە قڕوچڵپاوێک ئەمە شەڕانگێزیەکە لە ڕۆشتنە ولا تمشي في الأرض مرحا إنك لن تخرق الأرض ولن تبلغ الجبال طولا وليابا واقصد في مشيك واغضض من صوتك ڕۆشتن گەورەترین کارەساتی لەناو کۆمەلگای ئێمە دروست کردووە زۆر جارێ کارەساتی ئۆتۆمبیل بەهۆی ڕۆشنەوە بووە شەڕ لەبەر لە ماڵانە ڕۆشت و تۆزی کرۆ بەسەریە ئەمە جۆرێکە لە شەڕانگێزیە کە بەڵام بەچی بەخۆی نایکا بەو ئالەتەی کە هەیەی ئەیکا جۆرێکی ترمان لە شەڕانگێزیەکانمان هەیە کەواتە لەگەڵ مەسەن لەگەڵ خەڵکا پیاوێکی چاکە لەگەڵ دایکپاوکی دڕندەیەکە شەڕانگێزیە لەناو ماڵە خۆخوایانی نی لە ماڵۆ نەبێ کوڕە گەورە هەریەتە ماڵ و بیان و ئەگرێت یا کچە یا شتێکی ئەمە جۆرەکان ئەم جۆرانی شەڕانگێزی یا جۆرێکی ترمان لە شەڕانگێزیەکان ئەگاتە چی ئەگاتە شەڕ کەس نابێ دەمانچێ دووە بووی سێ شکر ئەوە نەماوە و دۆ دەخەریکە کۆمەلگا خۆ بەربەر چاکیەجێ دەمانچەیەکی کرد بە یەخەیە ئیتر بە قەدیا ئیتر بۆی کەس نەبوو بێت جاران شانازی بوو کاورا دەمانچێ بۆتە یەکێکی تر لە شەڕانگێزیەکان مەسەنەن تعسوبی عەشایریەکانە دروستیەکە چۆنە بێ وا بەرامبەر عەشیرەتی من وا بڵێ یا بەرامبەر بە حیزبی من یا بەرامبەر بە حیزبی من یا بنەماڵی من ئەمە کاتان ئەم لودبەرزیە و هێنە ڕەدڵفعلی چی دروستەکە ئەگاتە شەڕەتەقە شەڕەتە مامۆستا هەر شتێک لە سنوورێکی ناشەڕی و ناپەسەندا ئازاری دەرونی کەسانی تریدا بە قسەیەک بێ بە شێوازی دەربڕینی جەستە و ڕوخسارمان بێ یام تەنانەت بۆ دزیکردن لە ماڵێک بێ شکاندنەوەی دار و درەختێکی کۆمەڵگەکەمان بێ ئەمان هەمویان پێیان گوتێ شەڕانگێزی و پشێوینانەوە هەمووی پێوتێکەوێتە بابی چیوە ئەمە دەرگایەکی فراوانی هەیە کە پێوتێ لە مەعامەلەکردن و هەڵس و کەوتی نەشیا و بەرامبەر بە تاک و کۆمەڵ بەرامبەر ئەم گردونە مامۆستا زۆر جار مرۆڤێک وا ئەزانێ پشێوینانەوە تەنها ئەوەی عەزیەتی دایک و باک و دراوسێ و هاوڕێ و دۆست و برادەر نەدا بەڵام زۆر جار دەچێ مڵکی گشتی تێگەدا پارکێگە سووتێنێ یان بۆ ئاگر لە باخ و دەوەن و ئەم شاخ و دەر و کێوانە ئەدا یان بۆ نمونە عەمودێکی کارەبا گڵۆپێک شتێکی مەکتەبەکەی شوشێ گەشتێنێ ئەمانە ژەر شەڕانگێزی و پشێوینانەوەن ئەوە خراپترە هیوایە بەو مرتاح و شەڕانگێزی دەسەڵاتی نییە چێ ئەو شاخە ئاگر تێبەرەدا ئاگرێکە کە گوێ ناداتێ جگەرەیەک کە خۆی هەر خۆی بۆ خۆی زەرەریەتی سووتکی جگەرەکەی بێن لامبالەت فڕێداتە سەر پاوێنێکەی سووتێنێت ئەو هەموو ئاژەڵە ئەو هەموو گمێرووە ئەو هەموو دەعبا سووتێنێ ئەو درەختە جوانە خوای گەورە سروشتی وڵاتەکەی ئێمە وا لێکرۆ بەبێ ئاو تۆ ئاوی نادەی منەتی بە تۆ نییە بە تەڕایەک لەو من ئەرزەوە ئەوە توانێت بژی ئەم هەموو ئۆکسسیجین و جوانەیە بە ئێمە ئەوە نەسانەچی بێوەفان ئی سووتێنی یا مەسەنەن کە بەسەر جادەیە کە ئەڕوا تاسەیەک پڕکاتەوە چێت هەڵیەکەنێ یا عەمودەکە ئەشکێنی یا گڵۆپەکە ئەشکێنی یا ئەچێتە ناو باخەکان لەگەڵ خبزانی گڵۆپەکە ئالە چاوی ئەو خۆی ناگوێزێتەوە چێ گڵۆپەکە ئەشکێنی مەسئولیش نایە دانیشەر فەقیر و هەژار لەو ئەمە پارکەکە مەسئول بێ و غێرە مەسئول بێت خزمەتە بۆ هەمومان من کە خزمەتکەم حەقم چێ بە بەرامبەری بە ئەو نیکات ڕاستە ئەگەر ئینسانەگە بیر خزمەتکە بە بیکات بەڵێ دیارە لە گەورەکانەوە بێ دابەزێتە سەر یەکێک لەوانەی کە شەڕەنگی ئێمە مناڵەکانمان بەرەدەینە ناو باخچە گشتیەکان تۆپێنی تیاکەن چیمێنەکەی وشکەکەین ڕاستە ئەمە بەڕاستی ئێمە ئەبێ بزانین کە بێ خێرمان بێ بۆین مامۆستا پێشتر پرسییم هۆکارەکانی بوون و وەکۆڵێ بەرەو پشێوی چوونی مرۆڤەکان چییە جەنابێت ئاماژەت بە چەند خاڵێکدا دەروون خراپی و خۆ بە گەورەزانین و لە پڕ دۆڵەمەند بوون و کۆمەڵی هۆکار کە جەنابێت ئاماژەت پێدا منە پرسم لە ئێستای هۆکارەکانی بەردەوامی و مانەوەی شەڕانگێزی هاتنی 124,000 پێغەمبەر ئەم هەموو پیا و بانخواز و خەڵکە ئەم هەموو شاشەی تەلەڤیزیۆن کە باز لە ئارامی و ئاسوودەی مرۆڤەکانەکەن ئەم هەموو کتێبە چاپ بکرێ بۆی مرۆڤەکان بە ئەمنی و بە ئاسایش بژین و زەرەر بۆ خەڵکی تر نەکەن بۆچی هەمیشە بەرەی شەڕانگوازان شەڕانگێزان هەمیشە بەرەیەکی دەوڵەمەندە و هەمیشە ئەوان زاڵ و دەستڕۆیشتن لە کۆمەڵگەدا دیارە لە وڵاتی ئێمەدا یەکێک لەو کارە ساتانی خراپە ئەو کۆمەلگامان هەیە لە کۆمەلگای ئیخۆماندا کۆمەلگا دەوڵەمەندەکان و سەرمایەدارەکان کە بێبێ ئینسافانە هەوڕی پشێونە و شەڕ ئەدەن لە وڵاتە هەژارەکانە بۆ فرۆشتنی چەکیان
بۆ دروستکردنی بازاڕی اقتصادی خۆیان بۆ دزینی بۆ دزینی سەرۆت و سامانی میلەتانی ژێردەستە بۆ خۆیان. ئەمانە ئینسافیان نیە. ئەوانەی کە حکومەکانە بن بەڕێوە بەڵێ لە وڵاتەکەی خۆیان دموکراتیکی دوهەیە بۆ خۆی، بەڵام فەسادێکی لەژێرەوە هەیە بۆ ئێمە. ڕاستە ئەمە یەکێک لەو ئەسبابی ئەوەی کە لە کۆمەلگای ئێمە خۆینە کۆمەلگای کوردی خۆمان، کۆمەلگایەکی مسلمان، کوردێکی ملائیم، مەسەم کۆمەلگای کوردی خۆمان قسەی بۆکەین. لێرە چیە؟ شەڕ لەگەڵ شەڕ بۆی ناویتێتەوە. 8 دانە ساڵ ئێمە لە تەمەنی ئێوە نەبووە، لە تەمەنی گەنجەکانان ئەم نەمان نەبووە. 8 دان ساڵ شەڕی عێراق و ئێرانیان دروست کرد. ویستیان و کۆتایی پیات. لە دوایەوە شەڕی ناوخۆیان بۆ دروستکردی. لە دوای ڕاپەڕینیان بە گشت کوێتە، عێراقیان دا بە گشت کوێتە. سیستەمی عێراق لە میلەتە و گەشتە لووتکەیان، گەشتە لوتی تەحمل نەکا، کیمیایی و ئەنفال و ئەمانە هەمووی وای کرد ئیتر دەست لە ژیان داشۆ. 14 ساڵ ئاگریان خستۆتام عێراقیان هەر کاتێ شەڕ بوو یەسی پیا کرد کە ژیان نەماوە هەموو شتێکەکە. وەکو قسەیەکی شێخی سعدی ئەڵێ ئیذا یەئس الإنسان طال لسانه كالسنور يقع على الكلب. ئینسان کە یەسی پیا کرد زمان درێژی بە ئەرزوو خۆی ئەکات. ئەمە شەڕ ساحەی شەڕکردن، ساحەی سیلاح و شەڕی مەسەن لە ماخرێدا شەڕی اقتصادیان بۆ دروستکردین، قەیرانی اقتصادیان بۆ دروستکردین. ئەمەش نەوتیان دابەزان، نەوت دابەزی ئێمە زەرمەکە خۆمە زلێزەکانی عالەمدایان بەزانن. ڕاستە ئەمە معاملەیان لە وڵاتە و لە چەندها وڵاتی تر بۆی گەشە نەکات. لەگە سەرەوە دووەرە چیان بۆ دروستکردنی؟ شەڕێکی داعشیان بۆ دروستکردی. کەلاوایەکی کرد و خۆیان هاوکاریان کرد و هێنایەن و بە حسابە. ئێمە واتە کۆمەڵگا دائیمە لە شەڕ و ململانی شەڕابێ، دیارە ئینسانی خراپ و شەڕنگێزیشی یا دروستە بێ، چکە تۆ بەرهەمەکەوەیە چی چاندوو ئەوە درد. لەم وەڵامەی جەنابتەوە بچینە سەر و پرسیارەی ئاسەوار و کاریگەری یان بۆ منە سیمای شەڕانگێزی بەسەر کۆمەڵگە و تاک و خێزانەوە چۆن دەرەکەوێت، چۆن کۆمەڵگەکان هەڵەوەشێنێت، چۆن واکە شیرازەی خێزان بپسێنێ و تاکەکان نائومێد و ڕەشبیم کا سەرنجامی جام ئەچن خۆیان ئەدەن بە کوشت یام لە ڕووبارەکانە لە ڕێی هەندەرانە ئەخنکێن و وەکوڵێ ئاو بێنەوە دەست بشۆ. یەکی تر کاخیت وەکو وڵاتی ئێمە وڵاتی شەڕ بوو، یەکی تر لە هۆکاری نەبوونی سەقامگیری دەستوری لە وڵاتمانە. سەقامگیری حیزبی هەیە لە وڵاتە، بەڵام سەقامگیریەکی دەستور یاسایەک بێت کە عەدالەت بێ و لە وڵاتە و فەرقی کوڕی هەژارێک و کوڕە دەوڵەمەندێک و کوڕە مەسئولێ نەخات و وەکو یەک کاریان بۆ بدۆزێتەوە و وەکو ئیشیان بۆ بکات، دیارە قەبرێک بەرەو هەڵدێرانێک ناڕوات، بەرەو تیاچوونێ ناڕوات. ئەمە ژێکێکە لەوەی کە تا ئێستا وڵاتی ئەمە کارەساتێکی بۆ دروستکردوین. لەبەرەوەی دائیمە دەوڵەت الأحزاب فاشیلترین دەوڵەتە، دەوڵەتی حیزبە. حەق بڵێ دەوڵەت ئەبێ دەوڵەتێکی دەستوری یاسایی بێ، هەمومان لەژێر دەستی دەسەڵاتێک و یاسایە کابین و بە یاسا بەرپرسیار بێ. ئەو کەسێک کە ئەم وڵاتە بەڕێوە بەرپرسیارەتیی بگەڕێت دڵسۆزانە وڵات بەرێوە تاوەکو وڵاتەکە سەقامگیری. ئەم وڵاتی ئێمە بەشی ئەونەی خێروبێر هەیە خۆی بۆ خۆی سەقامگیر بێت، بەشی ئەوەی هەیە. بەڵام کە تۆ نایڵی سەقامگیر بێت، پاوان خوازی کردووە، جەماعەت و کۆمەڵی لێ دیجا ئەەکەیتەوە، ئەمە ئەوەندەی تر پەروەردەکەمان سەقەت دەرەچێت، چونکە بۆ خوێندن لە جێ خۆی نابێ. ئێمە باشترین شتێک کە پشتی پێبەستین بۆ عیلاجی چارەسەرکردنیەوەی کە پشێونە نەبێت خوێندنەوتمان. دەیتۆ خوێندنم یەسە پێیا کردووە بە مامۆسا، بە پێگەیاندنی قوتابی، بە پێیاندنی کارمەندی چاک. ئەمە یەس بەیاکردنە کە تۆ تەعینی نەکەی، دانەمەزرێت، حسابێکی بۆ نەکەی، هیچ ئیشێکی بۆ نەدۆزیتەوە. بەڵێ مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەندان فەرموودا ئاماژەی بە کاربەدەستی دەوڵەت یان کاربەدەستی خەڵک داوە. ئەفەرمێ کە هەمووتان مەسئولن، تەنان کاربەدەست و مەسئولی وڵات شوانە، دڵسۆزی ئەو خەڵکەیە. و لە فەرمودەی تریشا فەرمێ کە لە ڕۆژی قیامەتدا یەکەم کەسێکە لە ژێر سێبەری عەرشی خۆیان ئەبێ ئیمامی عادلە. جۆرێکی تر لە پشێوی بریتیە لە بڕینی قوتی خەڵک، بڕینی موچەی خەڵک، دروستکردنی سەقامگیریەکی دارایی لە کۆمەڵگەدا.
ئەمەژە چێتە بواری پشێویەکانەوە و بۆچی دەسەڵاتداران لە کاتێکا خۆیان لە ئەوجی خۆشببختی و ئارامی و کارەبا و سیارە و جادە و ئەم شتانان بەڵام سەیری کۆمەلگەکەیانەکەن شەوانە ئەم هەموو مرۆڤە بەڕێزە لە جادەکانە بنە قوربانی جادەکان مرۆڤەکان خۆیان ئەوژەن لە تەنکەرە بەنزینەکانە ئەسووتێن ئەم جۆرە لە پشێوی چۆنەکە کار بەدەستێ هێندە ڕەحم و بەزەی نەبێ بۆ ژێردەستەکانی وەکو عومەری کوڕی خەتاب فەرمی ئەگەر گیسکە گەڕەیەک لە شاخەکانی عێراق بکەوێتە خوارەوە ئەترسم خوای گەورە لەسەر ئەوە سزان بدا کە بۆچی جادەت بۆ دروست نەکردووە. بەڕێوەبردنی وڵات یەکێکە لەو مەسئولیەتە گەورانەی کە ئەتوانی وەگەڵێ سلاحم ذو الحەدەین چاکیشی پێکرد و خراپی بەڕێوەبەری وڵات کە ئەوڵەن دەسەڵاتێکی بێ و عەدالەتێکی بێ و بواری پێ بدرێت کە تەنفیزی حکومەکە بکات. ئێمە دوو کەس هەم کۆمەلگا بێ پشتیوانی بکات کە حکمێکی دادپەروەر بێتە سکایەوە، هەم ئەوانەی کە بە ناوی حیزبن و ئەیانەوێ خزمەت بەم وڵاتە بکەن بگەڕێنە ژێر چەتری و یاسایەکەوە بۆی کارەکە بەڕێوە بچێت تا ئەمە سەقاگیر نەبێت لە وڵاتە هەوڵەکانی تر ناڵین دەوری نییە، پەروەردەی ئیمانی، پەروەردەی قوتابخانە، پەروەردەی خێزان، ئەمانە دەوری هەیە، بەڵام دەوری گەورە هەرەمی گەورە لەکوێ لەسەر خاوەنی دەسەڵاتە. خاوەن دەسەڵەکان بەرپرسی گەورە ئەگەر پێیەچێ بەڕێوە بە چاکی بە عەدالەتی بێژێ، پێی ناچێ بە ئێلانی بکە، پێی نەچێ بە تەنازول بۆ یەکتری بکەن. ئێمە ئیسم ململانیەکان وای کردووە کۆمەلگاکە فەرامۆش کراوە، خەدەماتەکان فەرامۆش کراون. ئەگەر گەنجێ بزانێت کارەباکەی نابڕێ و لە وڵاتەکەیاو ئەندازەی ئیشی بۆ ئەدۆزرێتەوە و ئەو ئیشەی کە ئیکا ڕۆژانەیە کە بێ بۆ بژێوی ژیانی ئەوش دڵ بە وڵاتێکی خۆش سەرەڵ ناگرێ و پەنا نابە بەرەو کاری دزێ و کاری ناشیا و پەنا نابە بۆی شەوەکانی خۆی لە بەتاڵیایەتی. ئەو گەنجانی لە کافتریاکانەی بینیت و گنێرگە لە ئەخوا و لەسەر شوێنێکا و شوێنە بێت و دەورە بەر لە نێرگە لە خوانەخواز نانێ بەرەو تریاکێکیش بڕوە، بەرەو مادەی هۆشبەر بڕوە، بەرەو دامێن خراپی بڕۆ، بەرەمانم لە ئەنجامی کە ئیشی نییە، بەتاڵە، لە ماڵۆ بێزارە، لە دەرۆ بێزارە. کۆمەلگاکەش بەرهەڵەوەشانە چێت. ئێمە گەرمانێت دەخزمەت بە وڵاتی خۆمان بکەین، هەموومان بەرپرسیارەتی ئەومان هەبێ کە یاسایەکمان ببێت و دادپەروەریەکمان ببێ و هێزێک ببێت کە مامۆستا پیانەمان پارێزێت. ئەو دوو نیعمەتەی کە خوای گەورە الذی ئەطعەمەهم من جوع و ئامەنەهم من خەوف، ئەمن و ئاسایش لەگەڵ نەبوونی برسێتی و محتاجی سەرچاوەی سەرەکین، سەرچاوەی یەکەمن بۆ دروستبوونی سەقامگیری و ئارامی لە کۆمەلگەدا. ئەگەر ئەم دوانە نەبن ئەو کاتە پشێوی و دزی و کوشتن و ئەم تاڵان و بڕۆی ڕوەکاتە کۆمەلگەکەمان. ئەو ئەمنەی کە خوای گەورەی شارتی وەکە ئامەنەهم من خەوف، خەوف ترسە لە هەموو شتێک. ئەمن تەنها پۆلیسێکی ئاسایش نییە، ئەمنی ئیقتصادت زانین چ خواردنێکی تەندروستە خودی، ئەمنە لە داو دەرمان، لە دکتۆر، ئەمنت لە بازاڕت، ئەمنە لە ماڵەوەت، ئەمنە لە ژینگەت، ئەمن لە هەموو شتەکانە ئەمن. ئەمان یعنی لە هەست بکەی بە ئیسراحەتێک، ئەمان مانایەکی فراوان ئەگرێتەوە. بەڵام ئێمە وا نەزانین ئەمن بریتە لەوەی کە ئەمان هەر ئەبێ دیوارێکی بەردین دروستکە و چەند پۆلیسێکمان هەبێت و بە تفەنگ و مراقەبەمان بکە و تێگر و بین و ئەوڵە ئەمن پاراستووە. ئەمن ئەبێ جەوێک مولائیم بکەی، سازشێکی وا بکەی ئەو وڵاتە خۆشەویستی بێ بۆ بەرپرسان و وڵاتەکەی خۆش بێت و بتوانی وردە وردە دەستی بگری جیرێ پەروەردە بکرێ لەسەرەوەی کە دوور بێ لە تووڕێی، هێواش بێت، دوور بێ لە لوود بەرزی، خزمەت بکە، دوور بێ لە کاری ناشیا و هەست بە ئارامیەک بکە بۆ خوێن ئەوە ئەمنەکە دەسەکرێت. مامۆستاگیان وا دیارەکاتی بەرنامەکەی منیش زۆری نەماوە، پێم خۆشە باز لە چارەسەر و چارەسەری ئەم پشێوی شەڕانگێزیە ئیسلامی پیرۆز چۆن وا لە مرۆڤەکانەکە وا لە کۆمەڵگەکانەکە کە زاڵ بن بەسەر پشێوی و شەڕانگێزیە و چارەسەری چییە بۆ ئەم بارە نەئارامە؟ دیارە ئێمە ئەبێ نەوەستین. یەکەم چارەسەر ئەوەیە
بانخوازی سارد نەبینەوە چونکە فەساد ئەگەر لە وڵاتە بوو هەمومان تیاچی وەکو میکرۆ بە بەردەوام لە دژی بێ کاتانێ وخوای گەورە فەرمێ فلولا كان من القرون من قبلكم أولو بقية ينهون عن الفساد في الأرض إلا قليل ممن أنجينا منهم واتبع الذين ظلموا ما أترفوا وكانوا مجرمين أجر قوم كاني بيشو برجريان كده لفساد ووازيان نهينا لخلق تر لخلق فاسدك وبرجريان ليبكرا هوليان بداية إيشيان بروتياتشو نياتشو ئێمە وان لە کەشتێکە هەمومان بەرپرسیاری بە زانایەکی ئاینۆ بە مامۆستایەکی قوتابخانەوە بە دکتۆرێکمان و بە مهندیسێکمان و بە کاربەدەستێکمانەوە هەر هەمومان بەرپرسیارەتیمان هەیە لە کرێکارێکەوە هەمومان کەس خۆی نەدزێتەوە بەرپرسیانی لەسەرەوەی پێشە بشتێ خۆ پەروەردەکە خزمەت بکە تا خزمەت بکەی پێشەکەویت خۆت بێکەڵک مەگرە هیچی بۆ نەکرا ئەتوانی بەردێ لەسەر جادەیە لابی هیچی بۆ نەکراتی زمانە شیرین بێت هەر خۆتوانی وەکو پێغەمبەری خوا لا تحقرن من المعروف ولو أن تلقى أخاك بوجه طلق هەر ڕووکراوە بێت هیچی دەسەڵانی ڕووکراوە بێت ئەمە زمان شیرین بین کاتە فەساد ئەبێ هەمومان بنبڕی فەسادەکە بکەیت بەڕێوەبری شەڕەنگێزی لە خۆمانەوە یەکەم چێ لە خۆمانەوە پاشان بۆ خێزانەکانمان پاشان بۆ خۆمەڵگاکەمان ئەبێ هەوڵ بدەین لەسەری کار بکەین ئیشی لەسەر بکەیت تا خزمەتێ بکەین بەم خاک و میلەتە ئەم میلەتەوە بۆی کە مردی لە ڕۆژی قیامەتە پێ بڵێ چیت کردووە چ خزمەتێکە کرد چی پێ بوو هەر لە ڕێی چاکەکاران لە پشەوی کاران لەو دەسە و تاقمە نەبی ئەمە یەک دووهەم شت وامەزانینی خەڵکە گۆڕێ ئینسان وەکو لە سەرەتای بەرنامەکە وتمان ئینسان دروستکراوێکی شەیطانی نییە ئیتر نەگۆڕیە وەکو دروستکراوێکی مەل ئینسان ئینسانە مرۆڤ بێتەوە سەر ڕێگەی یعنی ئەو کەسەی کە خراپترین کاری ئەنجام داوە ئەگەر زروفێکی ملائیمی ببێ ژینگەیەکی باشی ببێ لەوانەیە بێ بەباشترین ئینسان بکوژی مامی حەمزە مامی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە نمونە بێنینەوە ئەمە یەکێکە لە تەنها ئەوە هەر بدوورە دائما لە بۆ خۆم بۆ خۆمان حەز ئەکەم نمونەی نزیک بێنین چەندەها کەسمان هەبووە دزی کردووە پیاوی کشتووە لە فەقێکە گەڕاوەتەوە بۆت بە ئینسانێکی باش لە جێگەی خراپەکان چاکەکانی چەکە ئەمە کاتانێ دەست بێئومێد نەبین و هەروەها وای نەزانین ئێمە ئەگەر هەر شتێ هەر چاکێ لە سەردەمی منانە بوو ئیتی بە چاکینە با ئێمە بەردێدانین و بەجێی بێڵین واجبەکەمان بەجێ مامۆستاگیان خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە زۆر سپاس بۆ وتەوە ئامۆژگارە جوانەکان مێدەوانی کۆمەڵگەیەکی ئارام و دوو لە پشێویشمانە بێ و خوای گەورە بە نووری خۆی ئەم کۆمەڵگەیەمان بۆ بڕازێنێتەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و بێ هاوتاتانە دەست پێرم خواتان لەگەڵ